پارێزگار هەڵەبجە بە نووسراوێک کە ڕاستەی وەزارەتی ناوخۆی ڕێمی کردووە ڕێکارەکانی پێگەێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجێ ڕاگرت. لە نووسراوەکەی پارێزگار داهاتووە بەوەی لایەنێکی سیاسی کە پێگەیەکی گەورەی لە پێگەێنانی حکوومەت و ئەزمونێکی سەرکەوتنی حکوومەتی هەرێمی کوردستاندایە واژۆی تەنها لەسەر پێگەێنانی ئەنجومەنەکە کردووە کە مەبەست لێی یەکێتی نیشتیمانیە و لە دابەشکردنی بەڕێوەبەرایەتیە گشتیەکان لە ڕێکەوتنەکە پەشیمان بووەتەوە. پەیام پەیوەندی کرد بە جێگری بەرپرسی مەڵبەندی نوێی شارەزۆری یەکێتی نیشتیمانی. ئەحمەد قەدەفەری بە پەیامی ڕاگەیاند ئەوان لاریانیە لە دروستکردنی ئەنجومەنەکە، بەڵام هەتا لە هەولێر و دۆکیش بەڕێوەبەرایەتیە گشتیەکان لە نێوان حیزبەکان دابەش نەکرێت، ئەوان ئامادە نین بەڕێوەبەرایەتیە گشتیەکان دابەش بکەن. لەم ماوە جوڵەیەک کرا بە کە نزیکبوونەوەی لایەنەکان و توانرا تەنسیقێکی باش دروست کرێەوە کۆبوونەوەکە لە پێناوی بڵێن بەیەگەیشت نابوو. بەداخەوە دواتر دیسانەوە لە لایەن یەکێتی نیشتیمانیەوە لە بەشێک لە ڕێکەوتنەکە کشاوەتەوە کە ئەمە خۆی بۆ خۆی جێگەی پرسیار و سەرنج و تێڕامانی ئێمە وەکو حیزبەکانی هەڵەبجەیە. و ئێستا ئەوەی کە ئێمە ئاگادار بین یەکێتی ئەڵێ من لاریم نییە لە ئەنجومەنەکە، ئێمە دیسانەوە دڵنیاینەوەی کە جارێکیکە ئەنجومەنەکەش گەر هەموو پاکێجەکەی هەڵەبجە بەیەکەوە بەڕێوەبەرایەتی و ناحێ و ئەنجومەنەکە نەبێ لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بێ بەگرفت. بۆیە داواکەین لە ئەو دوو لایەنە کە هۆکاری سەرێکی هەموو کەم و کوڕیەکان و هەموو پێکنێنانی لایەن ئیداری و خۆجیەکانی پارێزگای هەڵەبجەن کۆتایی بۆ گرفتانە بێنن، تەنها لەبەر خوێنی شەهیدانی هەڵەبجەش بێ بەسە دواکەوتنی پێکهێنانی ئەنجومەن و ئیداری خۆجیی پارێزگای هەڵەبجە. بڕیار وایە لەم چەند ڕۆژە پارێزگاری هەڵەبجە لەگەڵ نوێنەری ئەندامانی دەستنیشانکراوی ئەنجومەن کۆب بێتەوە. بۆ ئەو مەبەستاش ئەندامانی ئەنجومەنەکە بە تەمەنترین ئەندامی ئەنجومەنەکان وەک نوێنەر دیاری کردووە بۆ کۆبوونەوەکە. من پێم باش بۆ هەموو کاندیدان سەردانی ئەنجومەنی سەردانی پارێزگار بکەین، بەڵام کاندیدان پێیان باش بوو تەنها نوێنەرێک بە سیفەتی ئەوەی کە بە تەمەنترین کاندیدم لە ئەنجومەنەکەدا پێیان باش بوو من نوێنەرایەتیان بکەم و سەردانی پارێزگار بکەم، بەڵام من پێم باش بۆ هەموو کاندیدەکان سەردانی پارێزگار بکەین. سبەی ئینشاءڵڵا ئەو سەردانە دەکرێت. لە دوای 5 ساڵ ناکۆکی نێوان حیزبەکان و دوو جار ڕاگەاندنی ڕێکەوتن و چەندین جار بەرزکردنەوەی یاداشت، بەڵام هێشتا ناکۆکی و گرفتەکانی پێگەێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە چارەسەری برینەکانی شارە شەهیدەکەی نەکرد. ئاسۆیەکی ڕوونیش نییە بۆ لەدایکبوونی ئەنجومەنەکەی. لەلایەکی دیکەشەوە بەپێی بۆچوونی چاودێرانی دۆخەکەش لە ئەگەری پێگەێنانی ئەنجومەنەکە و دابەشنەکردنی بەڕێوەبەرایەتیە گشتیەکان ئەوە ئەنجومەنێکی لاواز دروست دەبێت و هیچ ڕۆڵ و کاریگەریەکی بۆ پارێزگاکە نابێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.